ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی شەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە قەڵای مێژووی حەسەن ئاوای شاری سنە. ماترسی سەپاندنی حکومی سێدارە بەسەر ئێحسان ڕۆستەمی. بەردەوامی هێرشی هێزەکانی حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ناوچە کوردنشینەکانی حەلەب. گیان لە دەستدان و برینداربوونی 9 کرێکار لە سەراو نیلوفەری کرماشان و بەندەر عەباس. مانگرتنی بەندکراوێکی سیاسی ڕاگیراو لە زیندانی ناوەندی شاری یەزد لە خواردن. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە قەڵای مێژووی حەسەن ئاوای شاری سنە. ڕۆژی هەینی 5 بەفرانباری 1404 هەتاوی ئەندامانی ئەنجومەنی ژینگەی شاری سنە هاوکات لەگەڵ بەشداری بەرینی چالاکانی مەدەنی و ژینگە پارێزانی و شارە هەڵمەتی زاگرۆسانیان لە قەڵای مێژووی حەسەن ئاوای شاری سنە بەڕێوە برد. بە پێوێنانی کە بەدەست ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون بەشداربوونێ و هەڵمەتە بە وتنەوەی سرودی شۆڕش گێڕانە و هەڵکردنی وێنەی گیان بەختکردوانی ڕێگەی ژینگەی کوردستان ڕێزیان لە یادی ئەو قەرمانانە گرت و جاختیان لەسەر ئەوە کردەوە کە هەر تاکێک لە کوردستان لە ئاز ژینگە و سروشدا بەرپرسیارە و پێویستە هەوڵی بژاندنەوەی سروشت و قەرەبووکردنەوەی ئەو زیانە بدات کە لە ساڵانی ڕابردوودا بە ژینگەی کوردستان گەیشتووە. ماترسی سەپاندنی حکومی سێدارە بەسەر ئێحسان ڕۆستەمی. بە پێی راپۆرتەکان ئێحسان ڕۆستەمی چالاکی مەدەنی خەڵکی شاری هەرسینی کرماشان پاژەوەی کە تۆمەتی چالاکی چەکداری دژ بە ڕژیم خراوەتە پاڵی مەترسی ئەوەی کە حکمی سێداری بەسەردا بسەپێنرێت لە ئارادایە. ناوبراو ڕۆژی چوارشەممە 29 گەلاوێژی ئەم ساڵ هاوکات لەگەڵ 4 چالاکی مەدەنی دیکە بە ناوەکانی مەرجان ئەردە شیریزادە، حەسەن توزەندەجانی، ڕامین ڕۆستەمی و نیما مەهدی زادگان لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کران. شانی باسە باوکو و خوشکێ و بەنکراوە سیاسیە کە بۆ ماوەی 30 ڕۆژە لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و باوکی پاشان بەدانانی بارەمتەی قورس ئازاد کراوە. گواستنەوەی ڕەسوڵ یادیار بۆ ژووری کەرەنتینەی زیندانی شاری بۆکان. بە پێی راپۆرتەکان ڕەسوڵ یادیار هاوڵاتی خەڵکی شاری بۆکان کە بۆ ماوەی زیاتر لە 12 ڕۆژە لەلایەن هێزەمنیەکانی ڕژێمەوە بە سەر و شوێن کراوە پاژە شکنجە و ئازارێکی زۆر ڕەوانەی ژووری کەرەنتینەی زیندانی شاری بۆکان کراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە خەڵکی گوندی گوکتەپەی سەر بە شاری بۆکان و ڕۆژی سێشەمە 25 سەرماوەزی 1404 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی اطلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کرا. شانی باسە کە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە و دەست بەسەر کراوە زانیاریەک لە بەردەستانیە. بەردەوامی هێرشی هێزەکانی حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ناوچە کوردنشینەکانی حەلەب. شەوی ڕابردوو هێزەکانی حکوومەتی کاتی سووریا چەند خاڵێکی پشکنینی هێزەکانی ئاسایشی ناوخۆی شاری حەلەبیان کردا ئامانج و ئەم کردەوەش بوو بەهۆی داگیرسانی گرژی و ئاڵۆزی زۆر لە ناوچەکە. بە پێی راپۆرتی هێزەکانی ئاسایشی ناوخۆی شاری حەلەب چەند خاڵێکی پشکنینی ئەو هێزانە لە ناوچە کوردنشینەکانی ئەشرەفیە و شێخ مەقسوودی شاری حەلەب لەلایەن هێزەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریا کراونەتە ئامانج و پاشان ئەو دوو ناوچەیە بە چڕی تۆپباران کراون. هێزەکانی ئاسایش لە بەردەوامی بەیاننامەکەدا ڕایانگەن کە لە چوارچێوەی مافی پاراستنی ڕەوادا وەڵامی ئەو هێرشانەیان داوەتەوە، بەڵام هاوکات بە پەیوەندیگرتن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی ڕێگری لە شەڕێکی بەرفراوانتریان داوە. بێبەشکرانی بەندکراوێکی سیاسی ڕاگیراو لە زیندانی وەکیلابادی مەشهەد لە دەرمان. بە پێی راپۆرتەکان عەباس واحدیار شەهرودی نووسەر و بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی وەکیلابادی شاری مەشهەد سەرەڕای توشبوونی بە جۆرەهان نەخۆشی لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو بەندکراوە سیاسیە ماوەی 2 هەفتە پێش ئێستا بە خراپی دۆخی تەندروستی تێک دەچێەوە ڕەوانەی نەخۆشخانەی قایم لە شاری مەشهەد کراوە و لە ئەنجامی چەندین پشکنینی پزیشکیشدا ڕاگەیەنراوە کە نەخۆشیەکەی مەترسیدارە و پێویستە بە مەبەستی ئەنجامدانی نەشتەرگەری ڕەوانەی نەخۆشخانەی دەروی زیندان بکرێت. بەڵام بەرپرسانی ئەو زیندانە و دەستگای قەزای ڕژیم نەک تەنیا ناوبراویان ڕەوانەی نەخۆشخانە نەکردووە، بەڵکو ئەنجامی پشکنینەکەیان ڕادەستی بنەماڵەکەی نەکردووە. گیان لە دەستدان و برینداربوونی 9 کرێکار لە سەراو نیلوفەری کرماشان و بەندەر عەباس
لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی بایەغنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران 9 کرێکار لە ناوچەی سەرا و نیلوفەری شاری کرماشان و بەندەر عەباس تووشی ڕووداو بوون و کرێکارێکیش گیانی لەدەستدا. بەپێی دوایین زانیاریەکان شۆفێرێکی شاغڵ لە ئیدارەی گازی شاری کرماشان بەهۆی تەقینەوەی لولەیەکی گاز سەرەتا ئۆتۆمبیلەکەی لە ئاگردا دەسووتێت و پاشان ئەو هەوڵەتیە لە ئەگرەکەدا بەداخەوە گیان لەدەستدەدات. هەروەها 8 کرێکار لە شاری بەندەر عەباس بەهۆی ڕوودانی تەقینەوەیەک لە شوێنی کارەکەیان بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. شانی باسە دۆخی تەندروستی کۆمەڵێک لە برینداران لە خراپیدایە و ئەگەری هەیە گیان لەدەست بدەن. گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژیم لەسەر بنەماڵەی عەلی ئادینەزادە. ڕۆژی پێنجشەممە 4 بەفرامبەر مەرزی ئادینەزادە کچی عەلی ئادینەزادە باوکی دادخوازی ئەبولفەزڵ ئادینەزادە ڕایگەیاند کە هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی پەیوەندیان لەگەڵ گرتوون و ڕایگەیاندووە بە مەرجی هاوکاری لەگەڵ هێزە ئەمنیەکان ئیزنی پەیوەندی لەگەڵ باوکیان پێدەن. بەپێی دوایین زانیاریەکان مەرزی ئادینەزادە لە بەردەوامی وتەکانیدا ڕایگەیاندووە کە پێدانی مافی پەیوەندی باوکی لەگەڵ بنەماڵەکەی مافێکی ڕەوایە و ڕژێمی کۆماری ئیسلامی بە ئەم کردەوەیە دەیەوێت باج لە بنەماڵە دادخوازەکان وەربگرێت. جێگای ئاماژەیە کە عەلی ئادینەزادە لە بنەماڵە دادخوازەکانە کە ڕۆڵەکەیان لە ڕەوتی شۆڕشی ژینادا بە تەقەی هێزە سەرکوتگەریەکانی ڕژیم گیانی بەخەت کردووە. ڕۆژی یەکشەمە 21 سەرماوەز بەهۆی بەشداری لە مەراسمی حوتەمی خەسرە و عەلی کوردی دەست بەسەر و هێشتا چارەنووسیشی دیار نییە. مانگرتنی بەنکراوێکی سیاسی ڕاگیراو لە زیندانی ناوەندی شاری یەزد لە خواردن دوایین هەواڵ. ڕۆژی پێنجشەممە 4 بەفرامبەر حەمید قەرەحەسەنلوو بەنکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ناوەندی شاری یەزد لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە دژ بە ناڕۆنی ڕەوەندی دۆسیەکەیمان لە خواردن دەگرێت. ناوراو لە بەردەوامی بەیاننامەکەیدا جەخت لەسەرەوە دەکاتەوە کە سەرڕای تێپەڕبوونی زیاتر لە 2 ساڵ و نیو لە دەست بەسەرکرانی هێشتا لە ژووری کەرەنتینەی ئەو زیندانەدا ڕاگیراوە و داخوازی گواستنەوەی بۆ بەندی زیندانیانی سیاسی لەلایەن بەپرسانی ئەو بەندیخانەیەوە ڕەت کراوەتەوە. بەپێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی هاوکاری لە کوشتنی ڕۆحەڵڵا عەجەمیان بەکرێگیراوی کوژرا و لە ئەندامی تێگەڵچوونی نێوان خەڵکی ناڕازی و هێزە سەرکوتگەریەکانی ڕژیم لە مەراسمی ڕێزگرتن لە یادی حەدیز نەجەفی حوکمی 15 ساڵ زیندان و دوورخستنەوەی بەسەردا سەپێنراوە. بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتەوەڵەکانم پێشکەشکردن کە دووساتێکی خۆش بۆ هەموو لایەک.